سڵاوتان لێبێت. پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێکەین و هیوادارین مانگێکی پڕ خێر و خۆشی و پڕ تەندروستی بێت. لێرەدا بە پێویستی ئەزانم هەندێک ڕێنمایی پزیشکی سەبارەت بە پاراستنی تەندروستی گورچیلەکانمان لە کاتی مانگی ڕەمەزاندا بخەینە ڕوو. ڕێنمایە تەندروستیەکان سەبارەت بە پارێزگاری لە گورچیلەکانمان لە کەسێکەوە بۆ کەسێکی کە دەگۆڕێت بە پێی تەندروستی گشتی خۆی و پێی تەندروستی گورچیلەکانی. ئەگەر بەڕێزت تەندروستیەکی باشت هەیە و نەخۆشی درێژخایانت نییە و گورچیلەکانت سەلامەتن، پێویست ناکات ئیجراعاتێکی وا لە کاتێک لە مانگی ڕەمەزانە بکەیت و هیچ قەلەقیەک لە ڕۆژۆکانت بکەیت بۆ سەبارەت بە تەندروستی گورچیلەکانێ. بەڵام لە هەمان کاتە باشتر وایە سوێری و شیرینی لە ئیفتارەوە هەتاوەکو بەربانگ زۆر نەخۆیت بۆ ئەوەی کە پێویست نەکات ئاوێکی زۆر بخۆیتەوە لە کاتی ڕۆژوودا. سەبارەت بەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو زەخت، وەکو شەکرە، وەکو هەموو هەر نەخۆشیەک کە چارەسەری درێژخایانی پێویستە. ئەمانە پێویستەکە پێش ئەوەی کە ڕۆژوو بگرن ڕاوێژ بە پزیشکیان بکەن، سەردانی پزیشکیان بکەنەوە تاوەکو ئەو دەرمانانی کە بەکاری ئەهێنن بۆیان ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی کە چ دەرمانەکە چ نەخۆشیەکە کاریگەری لەسەر گورچیلەیان دروست نەکات. سەبارەت بەوانەی کە گورچیلەیان بە شێوەیەکی کاتی لە کار ئەکەوێت، هاتە ئەکیوت ڕینەڵ فەیلەر، ئەو کەسانی کە بە شێوەیەکی کاتی گورچیلەکانیان سستە بێت، بەهۆی هەوکردنەوە بێت، بەهۆی وشکبوونەوە بێت، بەهۆی خوێنبەربوونەوە بێت، ئەمانە پێویستەکە بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو نەبن هەتاوەکو چارەسەرەکانیان بە مەزبوطی بەکارەهێنن و چاوەڕێی باشبوونەوەی گورچیلەکانیان بکەن. پێویستەکە ئەو هەوکردنە، ئەو وشکبوونەوەی لەشی، ئەو خوێنبەربوونە هەر شتێک بێت بوەستێت دواتر گورچیلەکانی سەلامەت بێتەوە، جا دوای ئەوە دەتوانێت بە ڕۆژوو بێت یاخود بە پزیشکەکەی ڕێگەی بات بە ڕۆژوو بێت یان نە. سەبارەت بەوانەی کە بەهۆی نەخۆشی درێژخایانەوە یاخود بەهۆی هەر حاڵەتێکەوە گورچیلەکانیان سستبوونی درێژخایانی هەیە، ئەمانە دیسانەوە دەبێت سەردانی پزیشکەکەی خۆیان بکەنەوە بۆ ئەوەی کە ئەو دەرمانەی کە بەکاری هێنێ بۆی ڕێک بخاتەوە بە پێی ژەمەکانی، بە پێی چۆنیەتی بەکارهێنانی. هەندێک دەرمان هەیە لە مانگی ڕەمەزاندا و لە کاتی ڕۆژوودا زیانت پێدەگەیەنێت. ئەگەر پزیشکە توانی گۆڕانکاری تیادا بکات ئەوە شتێکی باش، دەتوانێت ڕێگەت پێبات بە ڕۆژوو بیت. بەڵام هەندێک دەرمان هەیە بەدیلی نییە، دەبێت بەردەوام بی لەسەری. ئەو کاتە چی دەکەیت؟ پزیشکەکە ئیسرارەکاتەوە لەسەرەوەی کە بەردەوام بی لەسەریت و تۆ بە هیچ شێوەیەک نابێت بە ڕۆژوو بیت. ئەوانەی بەردی گورچیلەیان هەیە، بەردی گورچیلە یەکێکە لەو نەخۆشیانەی، یەکێکە لەو حاڵەتانەی کە ئەو کەسێک بەردی گورچیلەی هەبێت دەبێت ڕۆژانە بەلایانی کەم 2 لیتر بۆ 3 لیتر ئاو بخواتەوە بۆ ئەوەی کە بەلایانی کەمەوە 2 لیتر و نیو میز دروست بکات. بۆی ئەم بەردەی یەکەم گەورە نەبێت، دووهەمینیان ئازاری نەدات و هەروەها هەوکردنی بۆ دروست نەکات. ئەگەر کەسێک بەردی گورچیلەی هەبێ و حەزمێکی گەورەی هەیە یاخود ئیلتیهابی کردووە یاخود دابەزیوەتە سەر بۆری میزی، پێویستەکە بە ڕۆژوو نەبێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بڕە ئاوەی کە پێویستە بیخواتەوە. ئەمەش چۆن دەرەکەوێت؟ پێش ڕەمەزان، پێشەوەی بە ڕۆژوو بیت سەردانی پزیشکەکە دەکەیت و هەڵسەنگانەت بۆ کات و ئەو کاتە قەرارەت لێدات. سەبارەت بەوانەی کە سستی گورچیلەیان هەیە بەهۆی نەخۆشی درێژخایانەوە و کەوتونەتە سەر بەرنامەی غەسل. ئەوانەی غەسلی گورچیلە ئەکەن بە شێوەی درێژخایان مەدەل حەیات. ئەمانە هیچ کێشەیە بۆ ڕۆژۆکەیان دروست ناکات. یعنی واتە بە دیوێکی کە بیڵین ڕۆژوو هیچ کێشەیە بۆ گورچیلەکانیان دروست ناکات، چونکە ئەمە حسابکە گورچیلەی نییە، بە قووەتی غەسلەکە گورچیلەی یعنی ژیانی ڕۆژانی بەڕێیەکە. کەواتە ڕۆژووگرتنەکەی بگرە احتیمالە سوودیشی هەبێ بۆی، لەبەر ئەوەی کە بڕێکی کەمتر ئاو خوێ دەخواتەوە و کەمتر پێویستی بە غەسلی گورچیلە ئەبێت، کەمتر پێویستی بە غەسلی تاری ئەبێت و کەمتر ئاو خوێی زیادە لە ناو لەشیا کۆ بێتەوە. هەر کاتێکیش تۆ ئەگەر هیچ کێشەیەکت نەبێ یاخود هەر کێشەیەکت هەبێ کە تووشی هەر حاڵەتێکی نەخوازراو ئەبیت و پێویست بە دەرمان بکات و پێویست بە نەخۆشخانە بکات، پێویست بە هەر شتێک بکات لە مانگی ڕەمەزانای پێویستەکات تۆ سەردانی پزیشکی پسپۆر بکەیت یاخود نزیکترین بنکەی تەندروستی یاخود نزیکترین نەخۆشخانە بۆ ئەوەی هەڵسەنگانت بۆ بکرێت و بڕیارت لەسەر بدرێت
ئایا چ عیلاجێ بەکاربێنی و یاخود ڕۆژوەکەت بەردەوامی پێ بدەیت یاننا. لە کۆتاییدا ئەڵێن بڕیاردان لەسەر بە ڕۆژوو بوون یا بە ڕۆژوو نەبوون لە کەسێکا کە ساغە یا تەندروستە یاخود نەخۆشی هەیە یاخود هەر نەخۆشیشی هەر ئەندامێکی لەشی هەیە تەنها و تەنها دەبێت بەڕاوێژ بێ لەلایەن کەسانی مختص لەو بوارەدا کە پزیشکانی پسپۆری هەر بوارێکن. بە هیوای ساغ و سەلامەت و تەندروستی بۆ هەموو لایەک و ڕەمەزانێکی پڕخێر و پڕتەندروست بێت. سمارت وەرچەرخانە.